من کە ناوم کەیوان عەبدوڕەحمان قادرە لە ساڵی 1984 لەدایک بوومە لە تەمەنی مناڵیە کە تەمەنم ساڵێک و 6 مانگ بووە بەهۆی هەڵەیەکی پزیشکیەوانێ قاچێکم لەدەست داوە. من چیافەتە عەبدوڵڵا لەدایک بووی ساڵی 1980 هەر کە لەدایک بووم زگماک بووم وەکو نابینایەتی، بەڵام سەرەتا کەمێک چاوم بینیوێتی و لەگەڵ گەورەبوونی تەمەنما زیاتر چاوم بەرەو گزی ڕۆیوە و ئێستا نابینایی تەواوم. من نام ئاوارە مەحموود وەرزوورە، ماڵیدم پیجووزەی 1995م ئەنی 30 ساڵم. نەخۆشیەکی من سەرەردەماغە. من ناوم ئارەزوو ساڵحە، دانیشتووی شاری سلێمانیم. هەر کە لەدایک بووم بە خاوەنپێداویستی تایبەت لەدایک بووم. گەنجێک توانا و هێز و بوێری خۆی دەبینێ لە وەرزشەکانی تێنس و گەشتکردن و گەڕانەوە بۆ ناو سروشت و گەیشتن بە دوورترین مەودای ئەم زەمینە پڕ لە ژیانە، دۆست و یاوەری کۆڕ و کۆبوونەوەی یارانە و بە دەنگە پڕهەست و سۆزەکەی لەرەی ئاوازی پڕچێژی دڵ و ڕۆحی هەمووان ئەجوڵێنێ. هێزێکی خۆشەویستی وای بەخشیوە بە پانتایی ئەو سروشتە دەنگەداتەوە، کاتێک گۆرانی ئەڵێ نەک مرۆڤەکان هەرچی بوونەوەرە گوێگرە، ئەوە بێجگەلەوەی چالاکوانێکی پڕخزمەتە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. یەکی لەو هۆکارانەی کە هەمیشە ڕێگرم بوو لە قوتابخانە قادرمەکان بوو، نەگونجاندنی کەمەندامان بۆ ئەو قوتابخانەی کەوا پلیکانیان زۆر بوو. ئەمە زۆر ڕێگری لە ئێمە کرد. کێشەی هاتوو چۆمان هەبوو بە سەرما و بە گەرمایمەها تۆزە ئەستەمە بەڕاستی بۆ کەمەندامان، بەتایبەتی ئەگەر قوتابخانەکەی لێوەی دوور بێ. دوای خوێندنیش هەوڵم داوەدا مەزرم لە دەستگای حکومیەکان. خۆشبەختانە کە لەسەر ڕەزامەندی خۆم بوو لە بواری تەندروستیە کار بکەم. بە خۆشحاڵیەوانێ ماوەی زیاتر لە 20 ساڵە من لە کەرتی تەندروستیە کارەکەم. سپاس بۆخوا خزمەتێکی بەرچاوم کردووە لەو بوارەدا و پیشەی تریشم یاریزانی تیپی باسکەی سەر عارەبانە و ئەندامی دەستەی باڵای ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی کوردستانم و کار و کەسابەتیشم لە پاڵ داوامەکەمان کردووە، بە تایبەتی پێداویستی پزیشکی. ئەو کارەشەکەم ئەکید ئەوە ئۆکاری سەرەکی من بووە کە من لە ڕێگای هەڵەیەکی پزیشکی ئەوانە لە کەرتی تەندروستیە دووچاری ئەم حاڵەتە بوومەوە، بۆیە خۆم ئەم بوارم هەڵبژار ئەگەر مەجالێکی تیا بێ لە کەرتی تەندروستی ڕێگری لە هەموو ئەو هەڵانە بکەم کە کۆمەڵێک خەڵکانێکی زۆر بوونەتە قوربانی. ئەوە یەکێ بۆ لەو هۆکارانەی کە من ئەو کەرتە هەڵبژێرم. هەشتی ئارەزوم بوو بێ هەوڵم داوە پێی بگەم. خۆشبەختانە بە زۆربەیان گەشتوم و نەشم هێشتووە کەمەندامەکەم بەسەر خۆما زاڵ بێت، لەبەرەوەی ئیرادەم زۆر بەخۆتە و ژیانیشم خۆشەوە، ژیان جوانە. ئەوەی کە زیاتر من خۆشحاڵەکە ئامانجی من لە ژیانە خزمەتکردنە. ئەوەی کە من خۆشحاڵەکە ئەو کاتانەیە کە خزمەت بە کەسێک بکەم کە پێویستیان بە منە. هەرچەندە ڕەنگە ئاڵەکانی سروشت و گەردوون ئاوێتەی چاوە خمارەکانی ئەو نین و لە وەرزی بەهاری تەمەنی تارمایی ڕەشیان خستە بەردەم ڕووناکی و بۆ ئەبەد بووە هاوڕێی تاریکی و لە یاشقێکی سەردەمی چیا و سروشتی ئاوێزانی یەکدی کردووە. چیا وەک ناوەکەی چیاییە و هۆگری ئەو دەشت و سروشتە ڕەنگینەی نیشتیمانە.
چێژێکی ڕۆحی لە ڕێکردنی خۆی و تێکەڵاوی لەگەڵ هاوڕێکانی دەبینێت. لە ژێر دارە بەتەمەنەکان و بەسەر گەڵاوەریوەکاندا بە نەرمی هەنگاوەکانی دەنێ و هەمیشەش ئاراستەکەی ڕوو لە چیایە. چیا هێندە بەهەستە بۆ جوانیەکانی وجود، بۆ هەرگەشتێک لەگەڵ سروشت ئاوێتەی بکاتەوە، دەستی دەگەیەنێت بە دار و بەردی و چیا هێندە بەهەستە بۆ جوانیەکانی وجود، بۆ هەرگەشتێک لەگەڵ سروشت ئاوێتەی بکەمەوە، دەستی دەگەیەنم بە دار و بەرد و ئاو و کانیا و چەم و ڕووبارەکان. ئەویش بە بێدەنگی ئەچێتە قوڵایی سروشتی جوانەوە بە شێوەیەک ئەگەر بۆ ساتێکی کاتیش بێت هەست بە ڕووناک بوونەوەی ئەو دنیا تاریکەی نابینایی پێبەخشیوە دەکات. لە سەرەتاوە لە پەیمانگای ڕووناکی نابینایان خوێندومە و دواتر لە خوێندنگەی ئاسایی درێژەم بە خوێندن داوە. بەکالۆرۆسم هەیە لە یاسا. لە ئێستاە فەرمانبەری یاساییم لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری کۆمەڵایەتی و گەشەپێدانی سلێمانی. ژیانی هاوسەرگیریم پێک هێناوە و دایکی دوو کوڕم وەکو هەموو کەسێکی ئاسایی ژیانی خۆم بەڕێیەکەم بەشداریەکەم لەو بەپێی توانە لەو کار و چالاکیانەی کە بۆ نابینان و کەمەندامانەکرێ. بەشداریەکەم لە گروپی شاخەوانی نابینان و کەمەندامان و لەگەڵیانە بەشدارم. لە سەرەتاوە وەکو دەنگخۆشێک دەرکەوتم، دوو کلیپی گۆرانیم هەبوو و لە سیدی تیپی مۆزیکی نابینایانە بەشداریم کردووە. لە چەند گۆڤار و ڕۆژنامەیەکی تایبەت بە نابینایان و کەمەندامانە یەکێک بووم لە نووسەرەکان. دواتر دەستم کردووە بە کاری نووسینی تێکست بۆ منداڵان. لە ساڵی 2013 یەکەمین نامیلکەی شیعری مناڵانم بە ناوی گوڵی ژینەوە چاپ کردووە. لە ئێستاشدا نامیلکەیەکی تری شیعریم بە ناوی بووکە بە بارانە ئامادەیە. هیوادارم بتوانم لایەنێک سپۆنسەریم بکەن و هاوکاریم بکەن بۆ ئەوەی کە بڵاوی بکەمەوانێ کە من ژیانی هاوسەرگیریم پێکهێنا. ئەمەش قورسە، ئەمەش یەکێکە لە قۆناغە قورسەکان بۆ نابینا و کەمەندامان بە تایبەتی بۆ خانمان قورسن. خانمی نابینا باجی دوو شتەیە، هەم کەسانی نابینا زۆر خۆیان لێ بە دوورەگرن بەو پاساوەی کە دوو نابینا ژیانی قورسە بەیەکەوە، و هەم کەسانی کشکە کەسانی ئاساین بە هەمان شێوە دیسانەوە خۆیان بە دوورەگرنەوە لە نابیناکە لەبەرەوەی هیچ عایلێک ئامادە نییە کە بووکەکەی نابینا بێت. من سپاسی خوای گەورە ئەکەم کە ئەو دەرفەتەم بۆ ڕەخساوە، توانیمە هاوسەرگیری بکەم لەگەڵ کەسێکا کە نابینانیەوە نەک منیش چەنەها نابینای ترمان هەیە و بە سەرکەوتووی ئەو پرۆسەی پێپەڕاندووە و یعنی توانیوێتی هاوسەرێکی سەرکەوتوو بێ، کابانێکی سەرکەوتوو بێ لە ماڵەکەی خۆیان و دواتریش کە خۆی گەورە نیعمەتی دایکایەتی داوە دایکێکی سەرکەوتوو بێ. ئەبێ سەرەتا خێزانەکانمان، خێزانی ئێمەی نابینا و خاوەن پێداویستی تایبەت هۆشیار بن و باوەڕیان بە ئێمە هەبێ، چکە یەکەم شت لە خێزانەوە دەست پێ دەکات. مرۆڤ کاتێک خودی خۆی قبول دەکات وەک ئەوەی هەیە، ئیدی دەوروبەریش قبول دەکات وەک بوونی خۆیان. نمونەی ئاوارە گەنجێک ئەگەرچی بەجەستەیەکی لاوازی کەمەندامی لەدایکە بێ و گەشە ئەکا و گەورە ئەبێ وەلێبوون و ژیانی خۆی پێقبوڵە و لەو گەنجانەیە هەمیشە لەگەڵ خودای خۆی و بەردەوام سوپاس گوزار و سوژدەی شوکرانەی بۆ دەبات. ئەم گەنجە ڕێگەی بەخۆی نەداوە لە چوارچێوەی مەودایەکی بێهیوایی بۆ خۆی بژی، بەڵکو بە ئیرادە و هێزی خۆی توانوویەتی ببێتە باشترین یاریزانی لەشجوانی. ئەگەرچی ئەو سەرەتا وەک چارەسەری سروشتی وەرزشی کردووە بۆ ئەوەی بتوانێ بە پێیەکانی بڕوات، بەرپرسیارەتیەکانی ژیانی خۆی بۆ خۆی بیکات و منەتی تەنیا بە خودا بێ، لەگەڵەوەشتا بەردەوامە لە وەرزشکردن و لە ئاستێکی زۆر باش و تادێ هەنگاوەکانی بەرەولووتکە دەڕوات. زێرە دەماغێ نەخۆشیەکە دۆزێک معاملەی زۆرە قورسە لە گەرەوانگی بەیە دۆزێک بێژی دۆزێکی
يوايا بنامدي هنا قبل من سبات بو قايك ولا من قنامين من سكري قاكم ويلكم أم نغزان مني نغزو بعزو بكومو جام لمرو في من دايما بفي خمرهم من نغزي كم سيدا دماغ لسيا ستابينشي أندام إيشناكا لسيا ستابينشي أندام إيشناكا إن جون أسمي كتاب أمو منو بيك لمراريوا إني كيا دوجك من ما ممكن من الشيام لكن أو سماده شيام من عرقم دموجام بو كلمة إن شيام بو أواك ساق بو من واكم بو أو أتواني بدوا من ناتوان أوتا يا كم كان دوجك نامين بوم بس قد شارك كشان بيرم كده وقد مو نامين بوم قوي كده يوم وايد كده فابشم بوتروا أتم بوتروا لزار أزار نوزو نونو أتم مبارزة دزم كده بيش من لا نونو لبارزة ليشكم يا كم كان لبارزة زوجو أزيدان دام كاتيان بيه كتم زوجو يكم كان بس أوتا أتاكو خيرك مناسي خيرك ساقة كان مناسي زور باربوم أتاكو أمتقش لبازار خاوني شكاري قومم كش كنا مينبوم خاوني مارمون داري قوم سبات بوقا توكسي توان ميها أتا بوقم لم ماوي توسارو توالسة سون كت بياري كت يالي لشواني إيواو ناميت يا كده ما يكون لاعب أو مشوا بودو خرابو أكيد خراب تيتو من أوانم إمارة كده من بس يقوم كده لقوا بس بيجا لقايك ياريكم أمورودي كشوم ياري شو دي سباتم ليكت ولا سيا أفتابين جبوستا سباتم ليكت وا أسا بقوم إيشميا دكاندارم يقرقي كشيء لاي من إيشاكا أم زور بيقودا من سنة برادري قميا إيشم موتوشي وتوا وميت موكلا نو إيواي ناوميت بوا من دين بولاي من كشيان بوكم ناو نادم من ولن إيشوكاري قطان بكن يجي لاي من مانيا من بامو أمال كان نكيشو مسفاش بقول يك أمال نما وبينا كيشو خانمێک دەستێکی دەبێتە فریاد ڕەسی دەستەکەی تری و خەیاڵ دەچنێ ئارەزوو خاوەنی دونیگای هاوشێوەی تریفەی مانگ ڕۆحێکی بێگرد لە ناخەشوشەیەکەیدا نیشتەجێە ئەگەرچی دەستێکی لەگەڵ لەدایکبوونی گەشەی نەکرد بەڵام دەستەکەی تری وەکو دۆستێکی بەوەفا شوێنی بۆ گرتۆتەوە ئێستا ئەو بربەستانەی لە غیابی دەستی چەپی بۆی دروست کردووە هێزی دەستی ڕاستی قەرەبووی بۆ کردوتەوە ئارەزووی پڕ لە ئارەزووی ڕەنگەکان کاتێ بەم دنیای ئاشنا ئەبێ بە سروشتی دەستێکی لە خوار ئانیشکەوە لە گەشە ئەوەستێ و دروست نابێ ئیدی ئەوە بێتە کەسێکی کەمەندامی جەستەیی هەرچەند بۆ تێکەڵکردنی ڕنگ و چنین و درومان و نەخش و نیگار و دیزاینی پۆشاک هەردوو دەستەکان کۆیانەکەنەوە و تابلۆی پڕ لە ڕەنگیان لێ دروستەکەن کەچی ئارەزوو بە دەستێک زۆر جوانتر ئەو تابلۆیانە ئەنەخشێنێ و بووەتە دیزاینەری پۆشاکی زۆربەی خانم و کەسایەتیە ناودارەکانی کورد ناوم ئارەزوو ساڵحە دانیشتووی شاری سلێمانیم کە لەدایک بووم بە خاوەن پێداویستی تایبەت لەدایک بووم هەر وەکو هەموو مناڵێکی ئاسایی
تا گەورە بووم چوومە قوتابخانە، دوای ئەوە تا پۆلی 6 سەرەتاییم خوێند، نەمتوانی بەردەوام بم لە خوێندنە، چکە کاتێک سەیرم ئەکرد هاوڕێکانم هیچی وەکو خۆم نەبوون، یان تەعامولیان زۆر باش نەبوو لەگەڵما، ئیتر مامۆستاکانیش تەعامولیان باش نەبوو، جیاوازیان زۆر ئەکرد لەگەڵ تەلەبەکانی ترە، فەرق و ئەمەیانە کرد. منیش لەبەر ئەو هۆکارانە حەزم لە خوێندن نەما، یان کاتێک مامۆستا ئەهاتە پۆلەکەوە من سەعیمە کرد، یعنی هەموو شتێکم ئەزانی، بەڵام کاتێکە ئەهاتە پۆلەکەوە ڕقت و هینێکی بەرامبەر بە من پێیا کردبوو، هەمیشە پێوتم تۆ نابێ بخوێنی، تۆ ئەبێت لە ماڵەوە بیت، یعنی هەموو جارەیەوت ئاخر ساڵتەکە من ئەبێ نین ببیت، نابێ بخوێنیت، یعنی ئەوێت. هاتمە ماڵەوە، دوای ئەوە وردە خۆم مەشغوڵە کرد بە ئیشەوە، یعنی نەنکم مەکینێکی بچووکی هەبوو، هەمیشە نەنکم وەکو مامۆستایەک ئەبینم لە بەرچاومە، هەمیشە هەر شتێکی ئەکرد بانگێکردنی ئارەزووەر ئەو بکەیان ئەو شتە بدروستکە، یان مەکینێکی هەبوو مەکینێکی بچووک، ئێستاش مەکینەکەم هەرماوە لەسەر کانتۆرەکەم دامناوە بۆ یادگاری کە هەتا هەر ئەشمێنێ و هەڵی ئەگرم. خوشک و براکانیشم هەمیشە تەعامولیان باش بووە لەگەڵما، وەکو ئەوە سەیران نەکردم کە من خاوەن پێداویستی تایبەتم، هەمیشە ئەویان بۆ پڕکردومەتەوە کە زاڵ بم، هەمیشە سەرکەوتوو بم، یان خۆم بەکەم نەبینم، ببم بە کەسێکی سەرکەوتوو، هەمیشە پشتگیرم بوون لە هەموو بوارەکانی ژیانما. دوای ئەوە پرۆسەی هاوسەرگیری هاتە پێشەوە، ئیتر وەکو هەموو کەسێکی ئاسایی چوومە ژیانی هاوسەرێتیەوە و بووم ئێساکە لە ژیانی هاوسەرەتیان بووم بە خاوەنی کچ و کوڕێک. دوای ئەوە حەزم کرد بەردەوام بم، حەزم کرد ببم بە کەسێکی سەرکەوت و ئیشێکم هەبێ و ببم بە خاوەن ئیش و پلان و پڕۆژەم هەبێ بۆ ژیانی ڕۆژانم. حەزم نەکرد وەکو کەسێکی بێ ئیش و بێ ئەوە لە ماڵەوە دانیشم. لە ماڵەکەی خۆشمان شوێنێکم دابین کردووە کە وەکو دوکانێک دامناوە و ئیشەکانی خۆمیتیا، ڕۆژانە ئیشەکانی خۆمیتیا ئەکەم. 5 ساڵە بەردەوامم لە ئیشی بەرەودوریا و سوپاس بەخوای گەورە فترەیەکی کەمەکە من ئیشەکەم، بەڵام ناوبانگێکی زۆر باشم بۆ خۆم پیا کردووە کە بتوانم ببم بە یەکێک لە بەرەودورە باشەکانی شارەکەم. سوپاس بەخوای گەورەکە مشتریەکی زۆر باشم هەیە کە لە دەرەوەی شار ئەتوان لە ڕانی و لە قەڵاتزی و هەولێر و ئەوانەوە کە ئیشەکان مەبینن لێەوە یان بۆلام حەزەکەن من ئیشەکانیان بۆ بکەم. ئێستاش کە لەگەڵ براندێکی گەورەیە ئیشەکەم کە بەردەوام ئیش و جلەکانی هەمیشە لە لای خۆم ئەیان دوورم. ئێستا زۆربەی کات دوورینەکان و دیزاینەکانی من لە زۆربەی خەیاتەکان جیاوازترە، چکە دوورین و اینی من تایبەتمەندی خۆی هەیە، چکە من زۆر جار جلم دووریوە کە بتوانی بە هەردوو دیوەکە لەبەریکەیت، یعنی ئەوم کە پیشانی هەچ کەسێکیاوە پێی عەجایب بووە. بۆ نمونە کەوایەک هەبووە بە هەردوو دیوەکە ئەتوانی بیدووریت. منیش چیم کردووە؟ هەستاوم وام لە قماشەکە کردووە ئەم کەسە سوودی لێ ببینێت، بتوانێت بە دوو شێوە بەکاری بێنێت. ئەوەی جێگەی تێڕامانە سەرباری ئەوەی ئەوان بەشێک لە ئەندام و بەشە گرنگەکانی جەستەیان لەدەستاوە، کەچی بە دڵەیەکی پڕ لە هیوا و ڕوانینێکی جوامێرانەوە لەگەڵ ژیان دەجەنگن و ڕووبەڕووی بربەستەکانی دەبنەوە، هەوڵ بۆ بەدیهێنانی خەونەکانیان ئەدەن و هەرگیز بێهیوانین و ناوەستن لە هەنگاوەکان.
وەرە ڕۆژێک لەگەڵم مرۆڤە جوانانە بەسەر ببە تا بزانی ژیان لێرە چەندە بەبەهایە. وەرە بۆ ئەوەی چێژی مرۆڤ دۆستی و ویژدان ئارامی و ئاسوودەیی دەروون بکەیت، چونکە مرۆڤایەتی هەموو پێویستمان بە یەکترە تا ناتەواویەکانی مێشک و جەستە و ڕۆحمان پڕ بکەینەوە. من تکام وایە لە هەموو ئەو هاوڕێیانم کە لە ماڵەوەن و کە مندامن و خۆیان بە هیچ شتێکەوە سەرقاڵ ناکەن، بێنە دەرەوانێ لە معناکانی ژیان بگەن، بێن خۆیان فێری کارێ بکەن، پیشەیە بکەن، بێن تێکەڵی خەڵک بێن. ئەوانیش هیچیان لە خەڵک کەمتر نییە. ئینسان بە جەستە کەمەندام نابێ. ئەوەی کە ئینسان کەمەندامەکە عەقڵێتی، ئەو خوای گەورەکە ئەو عەقڵەتە دەداتێ نازانی چۆن بەکاری بێنی. بۆیە من لێرەوانێ ینی تەمەناکەم ئەوانەی کە لە ماڵەوەن بێنە دەرەوانێ خۆیان بە شتێکەوە سەرقاڵکەن، هیچ نەبێت لەبەر خاتری ئەوەی کە مەعاناتی خۆیان بچێتەوە، هیچ نەبێت لەبەر خاتری ئەوەی کە ئەو چواردەورەیان کە هەموو خەفەتیان لێ نەخوات، بۆ بێتاقەتی خۆشیان بێ. بێن ئەوە هەموو ڕێکخراوی کە مندامیە هەیە، ئەو هەموو خولە هەیە، زۆر شت هەیە کە ئەوان بیانەوێ خۆیان پێ سەرقاڵکەن، بەڵام بەداخەوە کە لە ماڵەوە دانیشن تەنها بیل لە خۆیان نەکەنەوە ئەزان هەر ئەوان جەستەیەشیان لە دەستداوە. نا بەڕێزان ئەوە نابێت، ئەبێ بینە دەرەوانێ، ئەبێ کار بکەین، هاوشانی ساغەکان، ئەبێ وا بکەین بە خەڵکانێک بڵێن کە ئێمە لە ئێوە بەتواناترین، تواناکانمان بخەینەگار. ناکری ئێمە لە ماڵەوە دانیشن و سێری چوادەورمانکەن و شت بێنە بەردەستمان. ئەبێ ئێوە کارێ بین بۆ ئەوەی کە ئەوانیش پێویستیان بە ئێمە بێت. ئێمە ڕاستە خۆی گەورە چاوەکانی لێ سندوینەتەوە، بەڵام ئەو توانایی پێداوین کە سپاس بۆخوا وەکو کەسانی ئاسایی بتوانین لە ڕەوتی بەرەو پێشتوونی کۆمەڵگاکەمان دوانەکەوین و ببین بە کەسێک کە خاوەنی بڕوانامە و وەزیفە و ماڵ و منداڵ. هیوادارم نابیناکانیش بە تایبەتی خانمەکانمان بەهێز بن، بتوانن بەرەنگاری و ئاستەنگانە بنەوە کە ئێمە پیایا ڕۆشتین. ئێستا شتەکان ئاسانترە، ژیان پێشکەوتوترە، ئینسان ئەگەر بیەوێت ئەتوانێت بە ئاسانی خۆی پێشخا، بە ئاسانی بوونی خۆی بسەلمێنێ لە ناو کۆمەڵگایە. ئیڤایە زۆر نامێنە، زۆر جوان، ئەرە من نامێن مەمە بۆ واکەین، وەرن بۆ دەرەوە، وەرن بۆ ناو قەرێک، بۆ ناو جەماوەر بچون بۆ ژاغەوانی بچوو بۆ یاری ئیڤایە لە مارۆ کەوتووە، ئەرە بۆ لە مارۆواکەوی زۆر نامێنە لەشان. نابێت ئێمە خوای گەورە ئێمەی دروستی کردووە، نابێت نامێن بین. گەنەندام ئینمان زۆر زۆر بەشە، غیرەتمانەیە، توانەمانەیە ژیانی هاوشێری پێکەێنی. ژیانی هاوشێری بۆ ئێمە تۆجێ زەحمەتە، تۆجێ گرانم بۆ ئێمە، ئەنم بۆ دارایی و ئەن بۆ ناو کۆمەڵگا و جەماوەرە تۆجێ قورسە. بەس من لەخوا بەشە پێ ئەوانم لایەوە باش بۆ خوای گەورە لێک بریاری هاوشێری میگەێنەوە، زۆر باش بۆ خوای گەورە. من لە یەکیشی نادەژم، بەتمام خوای گەورە بۆم بگە، بەتمە ئیشی چاکترم ئیشەرە خوای گەورە کارم بەواژانێکە، بەتمام بدۆزێکم بە من و بە جەمالێک ئەوڕێم هیچێکی گەورەمان بەدەستەوە، ئەگەر خوای گەورە رازی بێت و بۆمان. ڕۆژانە کاتەکانی خۆم دابەش ئەەکەم بەسەر چەند شتێکە. کاتێکی دانێم بۆ مناڵەکان، کاتێک دانێم بۆ درومان و دیزاین و ئیشەکانی خۆم، کاتێکیش بۆ وەرزشکردن و بۆ چوونە دەرەوەی خۆم دابینەکەم. لەگەڵ وەرزشیشە بینێکی زۆر باشم هەیە و زۆر زۆر حەزیشی پێ دەکەم. کاتێک کە ئەچیتە ناو سروشتەوە تەبعاً تاقەیەک و نێرجەیەکی زۆر زۆر باش وەرەگریت. یعنی من کە چوومەتە ناو سروشتەوە لەوانەیە تاقم بەش 1 مانگ وەرگرتە بێت،
چکە زۆر زۆر حەزم بە سروشتە و زۆر حەزم بە گەشتەکانە. چەند بوونەوەرێکی سەیرە مرۆڤ هەمیشە خەمناک و بە هیچ ڕازی نییە و وێڵی ئەو شتانەیە کە دوورە لێوەی لە بەرامبەریشدا بێ ئاگایە لە هەموو ئەو ئاسوودەیە گەورانەی کە لەگەڵیدا دەژین. کاتێکیش باگا دێتەوە کە شتەکانی ژیانی لە دەستەدات، تەنها ئەو کاتانە دەزانێت ئاسوودەی ئەو لە شوێنە دوورە دەستەکان نییە، لە خەونە ئەفسوناویەکاندا نییە، تەنها ئەو کاتانە دەزانێت لەش ساغی چەند سەرمایەیەکی گەورەیە کە بەشێکی جەستەی لە دەستەدات. مرۆڤ چەند دڵڕەقە کاتێکە و هەموو ڕەنگە سەحراویەی سروشت دەبین و دڵی خۆش ناکات، چونکە بێ ئاگایە لەوەی نعمەتی بینین چەند ئاسوودە بەخشە. تەنها ئەوانە پێی دەزانن کە بۆ هەمیشە تاریکی لە سۆمایاندا بۆتە دوا تابلۆ. تۆ بە سادەی و ساکاری لەو جەستەیە دەڕوانی بایەخی نازانی، خەون و خۆزگەی زۆرێکە لەو مرۆڤانەی ئاراستەی چارەنووسیان گۆڕاوە و بەکارە ساتە جیاوازەکان بوونەتە کەسانی خاوەن پێداویستی تایبەت.